لەسەر پەروەردەی ئێستاکە سێری قوتابخانەکان بکەین زۆرترین ئاسانکاری بۆ کرا بەڵام کەمترین کاردانەوەیەکی باشیە هەمووی بە ژمارەیە کۆندا زیاتر قسەکەر بوو قوتابیش گوێگر بوو بەڵام ئێستا زیاتر دایانەوەی قوتابی بکەن بە سنتەر زیاتر هەوڵی باشەکەی پێم خۆشە باشە نەرمترن ئارامترمیان لەگەڵ ئەمە زۆر بە بە ناچاری خوێن بە ئەم یەک بەخۆمە بیرمە کە منداڵ بووم خوشکم بە زۆری ئەم لەسەر زادی ڕایکێشە خۆم بە هەردی داری ئەم گۆ نام ئەوەندە ڕقم لە مەستەڕە دار قامچی یعنی ئەوەندە بۆ بیرمە کە مامۆستایەکمان هەبوو لە کوردی تەڵەبەی ڕاکێشە بەس لەوەی ئەوەش لێرە ڕقلێ بوونەوە لە خوێندن و لە لایەنی زانستی باشتر ئێستا مامۆستاکان قوتابیەکەنە بسەنتر قوتابی قسەکەرە چالاکی پێکەن ئەو ترس و توند و تیژ زۆر جارێک کە لە ڕابردوو هەبوو لێ ئێستادان نییە